منداڵ زۆر گرنگە بجۆڵێت زۆر گرنگە ئیتر بۆ سەردانیکردنی خزم و کەسوکار بێت چوونە دەرەوەی بێت یا کاتەکانی یاریکردنی بێت تۆ وای لێ بکەی ئەم منداڵە تەنها دانەنیشێت بە دانیشتن قەڵەوی منداڵ پسپۆران ئەڵێن مەترسیدارە لە منداڵیە وەڕێکی نەکەیتەوە ڕەنگە تا گەورەی ترە قەڵەویە لەگەڵ یا بێت کە ئەمڕۆ باسەکەمان ئەم بابەتەیە کە زۆر جار دایکان و باوکان بە تایبەتی لە پشوەکاندا منداڵەکانیان وا لێکەن پلیستیشنێک چوزان و ئەکسبۆکسێکی بۆ کڕن یاری ئەلکترۆنیەکانی بۆ کڕن ئەم منداڵە بە تەواتی ئالوودا بێ بەم یاریانەوە و دوجار چەند گرفتێکی تەندروستی لێکێتەوە وەکو تەمەڵبوونە قەڵەوی بوونە ئێمە باز دەواکەین چۆن کاتەکان بۆ منداڵ سنووردار بکەین چۆن وا لە منداڵکەین ئەمەش بکات جوڵەش بکات واتە بۆ هەردوو بوارەکە بە هاوسەنگی ئەمڕۆ بۆ وەڵامیان پرسیارانە میوانێکی عزیزمان لایە پرۆفیسۆر دکتۆر دیمەن فەرەج پسپۆڕی تەندروستی وەرزشیە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە پرۆفیسۆر بەخێر بێت با لەوە دەست بکەین قەڵەوی منداڵ لە کێوە ئیترە بێت دایک و باوک تاو چاوێن لەسەر بێت منداڵەکان بەرەو قەڵەبوون بچێت ئاگداری بن یعنی ئێمە بابەتەکەمان ئەوەیە کە دایک و باوک زۆرینەی یاری ئەلکترۆنیەکان و ڤیدیۆ گەیمەکان هاتە دەست منداڵێتی لێگەڕێ بۆ خۆی چەندین کاتژمێردا ئەنیشێت ئەمە چ زیانێکیە لە ڕووی تەندروستی وەرزشیەوە بەڵێ سپاسانەکەم پێشەکی سەباترێت بە یاری ئەلکترۆنیەکان کە ئێستا ململانەیەکی زۆر لەسەر ئاستی جیهان ململانەیەکی زۆری لەسرە چ لە بواری سوودەکانی چ لە بواری خراپەکانی دیارە هەموو خۆراکێکیش زیادرەوی تیا بکرێت کارەسات دروستەکە وازیانێکی زەرمەند ئەگەێنێتەوە بە جەستەی مرۆڤەکان. با ئێمە باسی ئەوە وت کرد کە لە قەڵەیەوە دەسێ پێکرد ئێمەڵەن قەڵەوی قۆناغێکی تری دواتری کێشەکانی تەندروستیە بۆ مناڵ دوای ئەوەی کە سەرقاڵی یاری ئەلکترۆنیەکانە ئێم با باسی هەستەوەرێکی گرنگتر بکەین کە ئەویش چاوە دیارە ئستا توێژینەوەی زانستی کراوە لە 175,000 مناڵ لە ساڵێکە تووشی کێشەی کزی چاوە بن ئەمە لەسەر ئاستی جیهان یعنی ئەمە ینی توێژینەوەی کراوە کە بەهۆی بەکارهێنانی هەڵەی ئەو بوارە تەکنەلۆژیایە بەڵام حەزم کرد پێشەوەی کە باسی زەرەرەکانی بکەین حەزم کرد باسی سوودەکانیشی بکەین یعنی هەمیشە لە بواری تەندروستیە هەموو شتێ سوودی هەیە و زەرەری هەیە بەڵام لە کاتی زیادڕەویە سوودەکانی ئەوەیە کە ئەو کەسە چۆن کە بەرنامە بۆ دانا یاخود فێرێ کرد لە بواری تەکنەلۆژیا قوڵ بێتەوە بە شێوەیەکی سیستماتیک کەوا ئەم کەسە چۆن کەسێکی قیادی دەرەچێت ئەگەڕێ بە دوای چارەسەری کێشەکانە لە ڕێی ئەو یاریانی کە تایبەت بە تەمەنی خۆی بە مەرجێ لە تەمەنی خۆیان دیارە ستێپ بای ستێپ هەر تەمەنی و یاری خۆی هەیە مناڵی 2 ساڵ 3 ساڵ هەتا 15 ساڵ هەتا دواتر بەڵام ئەو دواتر باسێکن کە ئەو کێشانی کە ڕوبەڕووی کۆمەلگامانە بێتەوە لە هەمان کاتە ئەم کەسە هەست بە ئەوواکە کە کەسێکی سەرکەوتووە کە ئەگاتە ئەنجامێک بۆ نمونە کلیلێکی لێون بۆ ئەی دۆزێتەوە هەست بە ڕفرێژبوونەوە قیادیە بێ بە کەسێکی قیادی دوو فێربوونی زمان لە ڕێی تەکنەلۆژیاکان لە ڕێی ئەو یاریە ئەلکترۆنیە مناڵانی کە گفتوگۆی لەگەڵەکە زمانیش فێرە بێ لەوانەیە لە هەمان کاتە بەپی ئەو سایتەی کە ئەچێتە ناوی و بۆی هەڵبژێراوە چەندین زمان ئەتوانێت فێر بێ کەواتە ئەمە چەندین ئەگەر بە بەرنامە ڕێژی و بە پێی بەرنامە بێ و بیرمان نەچێ وڵاتی و کویابان ئێستا کتێب نەما هەمووی ئەلکترۆنیاتە کتێبەکەی هەمووی ئایپادیەکەی باتە مەکتەب بەڵام بە پێی بەرنامە و بە پێی زانستی خۆیان چۆن فێریانەکەن بە دوای زانست تا بگەڕێ بە دوای ئەو شتانی کە پێیوەستە بە زانستەکەی کە ئەی خوێنێ چۆن بگەڕێ بە دوای سەرچاوە زانستیەکان چۆن فێر بێ قسە بخوێنێتەوە کەواتە چەندین بابەتی بەسوود ئێستا بینە سەر زیانەکانی وتمان لەوە حەزەکەم دەست پێ بکەین کە مناڵی ئێستا حتى لە کۆمەلگا کە ئەچیتە هەچ شوێنێکی گشتی ئەبینیت چاویلکەی لە چاوایە بەدل لە مەسائلەکانی ویراسا واتە بۆ ماوە ئەبینی کە بە دوواداچوونەکەی پرسیارێکی بۆڵی لە ئێستاوە چاویلکەی لە چاوایە بەدایک وڵی خەریکی ئەم تەکنۆلۆژیای وازنانی بە قسەمان ناکە مناڵێک لەو تەمەنا کە بە قسەی دایک و باوک نەکە کەواتە پەروەردەکە ڕێزم هەیە سەرچاوەکەی دایک و باوکە کە نەیتوانیوە بەرنامەی بۆ داڕێژێ
یەکێ لەوانی کە نەیتوانی و بەرنامەی بۆ داڕێژە ئەوەیە کە بەس بێدەنگ بێ لە ماڵەکە کێشەی بۆ درست نەکە دەستیاوتە ئایپاد یاخود مۆبایلەکەی یاوەتی پێوی مەشغوڵ بێ بێدەنگیەکی دروست کردووە ئیشەکان و کاروبارەکانی ماڵی بڕوە بەسەر بۆی ئەو مناڵە وردەوردە خۆی پەروەردە کردووە لەو بوارەیە بۆیە کاتێگاتە تەمەنێگاتە مەرحەلی ئالوودەبوون کە باسێکن یەکێ لە نەخۆشیەکانە کار لە کار ئەترازێت چون مناڵات سرک دەرەچێ ئەو مناڵات توندڕە و دەرەچێ بە هەر حاڵ کاتە کزی چاو لە مەرحەلەیەکە ئەمە کێشەکانە کاتە لەوانەیە پرسیار بکرێ بڵێ ئەی باشە من تازە چاوی کز بووە ئەتوانم چارەسەریکەڵێن بەڵێ چارەسەرکردنەکە ئەوەیە کە تۆ نێڵی بەرەو خراپتر بڕوە ئەتوانی لە تەمەنیەکە لە 2 ساڵ 3 ساڵیە ئەبێ کۆنتترۆلیکەی ئەبێ وا فێرکردایە کە ئەم کەسە وەکو پاداش تێگەر عاقڵ بێت بتوانی سەعاتێک لەژێر دەستیا بێ ئایپادەکە بتوانێت مۆبایلەکەت بۆ ماوەی سەعاتێک خولانی مناڵەکە نەزانێت سەعات یعنی چەند بەڵام بە ڕسمێ بە وێنایەک بۆی وێناکەیکەوە لەم کاتژمێلەوە نەبگاتەوە ئەوە عاقڵ بیت ئەوە وابیت ئەوە وابیت من ئایپادەکە دەیمێ یاخود مۆبایلێک دەیمێ بەهەرحاڵ ئەمەش بابەتێکە بابەتی دووهەم کە کێشەکانی جەستەیی دروستەکە ناڕێکی ویش چەمانەوەی پشتە بۆ پێشەوە یعنی کە پشت ئەچەمێتەوە بۆ بەرەو خوارەوە کە ئەمە مناڵ نابینی ڕێکوەستاوە ملاحظەکە بەگشتی هەر ئاواهین بەردەوام ڕاستە زۆر ڕاستە هوکو مۆبایلەکەی ئەیتە فێریشی بکەکەوە بە شێوازە بەکارهێنێ ئەوە گریمان دایک و باوکت گەورەترین سەرچاوان کە بۆ پێدانی پەروەردە قوتابخانە لە قۆناغی دووهەمایەت دواتر شێوازی چەمانەوە و مانەوە ئەو کێشی ئەو مۆبایلە ئەگەر 200 غرام بیان 300 غرام بێ گریمان بەڵام کلەی سەرکاتێککە ڕێکە ئەگەر 3 کیلۆ بێ 4 کیلۆ بکە ئەی نوشتێنێتەوە بە 3 هێندا 15 کیلۆ نوشتێنێتەوە بۆ ئەوە نەغرامێک کاتە ئێمە با بە عکسیشەوە بێت ئێمە گەڕامان هێنا بە شێوازێکی تەندروست دیسان ئێڕم بۆ بەکارهێنانەکان دیارە ئەوش تووشە چەمانەوەی نابێت چەندین حاڵەت کە هاتۆ بۆ لامان ئەمەە چەماوە تۆشتا مناڵە عمری 14 ساڵە و لە گەشەکردنایە کاتێککە بینی ئەڵێ هەناسە شمتونە بۆ لەبەروی ئەو چەمانەوەیە زەختە خاتە سەر سیەکانیشی ماسولکەیە ئەبێتە هۆکارێکی پوکانەوە یاخود لاوازبوونی سیەکانی و سیستبوونی بۆیە ناچارە بێت لە سا 20 ئەگەر نیسانێکی ئاسایی لە ساسی بەکاربیێنێ سیەکانی بۆ هەناسەدانی ئاسایی ئەو لە سەدا 20 بەکارهێنێ بۆ لە بەرێ فشارێکی لەسرە هەر ئەوە ئەتوانێت بکشێت ئەو ماسولکەی سیەکانی کاتەمەش کێشەیەکە لە کێشەکانی کە ڕوبەڕی مناڵە بێتەوە خاڵی دواتر ئەم کەسە کە تەوەتر واتە گرژی و ئالۆزی لە ناو ژیانیە ئەم کەسە هەمیشە مێشکی و خەیاڵی لای تەرکیزی لای مامۆستانیە بۆیە بینی ڕێژەی توانە زانستیەکان کەم بۆتەوە لە قۆناغی بۆ قەناغێکی کە زۆر جاڵی مناڵمان زۆر زیرەک بۆ لە پۆلی لە ابتیدائیە با بڵێن بەڵام کە هاتۆتە ناوەندی تواناکانی لە دەستداوە ئەمە توانای لە دەست نەیاوە ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەم کەسە ئەمەنە مەشغوڵە ئەمەنە فایلاتی ئەلکترۆنی لە ناو مێشکایەتی ئەوە فایلاتی زانستی لە مێشکیانی بابەتێکی تر زۆر لە مێشکایەت بابەتێکی کێ کە ڕایەکێشە بەلای و ئەمەنەش مەساحەی سپیسی بۆ جانب ئەلکترۆنیەکە پڕ کردوێتەوە ئەوەنە مەجای تیانە بۆ زانستەکە فایلەکە دروستکە مێشکوای لێ کەواتە ئەم کەسە حتى کە لەگەڵی شتا دانیش هەستەکە ئەو بە بەتاڵ خۆی دائنێ هەستەکە شتێک هەیە بانیەکە ئەویش یاریەکەیەتی گروپەکەیەتی لەسەر یاریەکەیە لەسەر گەیمینەکەیە لەسەر پێستیشنەکەیەک و باستان کرد کەواتە هەمیشە لە تەوەتورە کە ئەڕواتە دەرەوە بابەتانی کە باسێکی دکتۆر ئەمە لە کاتێکە کە مناڵەکە ئالوودە بوو بێ یعنی بە شێوازێک بێ ئالوودەی ئەو یاری ئەلکترۆنیەکان گەیمەکان بوو بێ ئەنجا بەم شێوازە بەڵێ ئەمە ئالوودەبوون حاڵەتێکی قورسترە ئەمە ئەتوانین هەوکو کەسێکی ئاسایی پێشەوەی ئالوودە بێت باسی ئەوە ئەکەین کە ئەم کەسە گوێ لێگرێ داشەنیشی قسە لەگەڵەکە بەس تەرکیزی لای تۆ نییە بۆ لەبەرەوەی جارێ دۆڕانیوێتی لە یاریەکەیان بردوێتەوە بچێ حوافز هەیە بچێ یاری کە بەرێتەوە بچێت خۆی دەرخا هەوکو کەسێکی قائد بەم شێوازە یاری زۆرە جۆرا و جۆرە مرحلەی ئالوودەبوون لە ئەخیرا من حەزەکەم باسێکم چون با کێشەکان دروستکەی دروستە بێ ئەنجا دوای ئالوودەبوون مەسەلەی کەمی تەرکیز هەکوتم مامۆسا کاتێککە قساکە ئەمە ئەرکە لەسەری هەکو ئەرکێک ئەیات لە ماڵەوە
ئەو ئەرکەی پێخۆش نییە لەبەر ئەرکێکی کە هەیە ئاسوودەیە کات ئەم ئەرکە بۆ مەبەستی بەدەستهێنانی توانایەکی زانستیە بۆ بەدەستهێنانی بڕوانامەیەکە کە ئەو لە لای خۆی وای لێت ئەو حاڵەتی تەوەتورە دروست ئەبێ هینەکان ئەسڕێتەوە دوو جۆر با بڵین زاکیرەمان هەیە زاکیرەی قریب المەدا و بەعید المەدا واتە ئەوانەی کە نزیک خان و دوو درێژ خان لە زاکیرەی پێشەوە خەزنێکە عاز ناگەێنێت خەزنی ناکە لە دوا بۆی ئەو تەلەبەیە چێتەوە ماڵەوە هەستە کە مامۆساکە هیچ شتێ نەگەیشتووە لە مامۆساکە بۆ هەدەفی کەی هەیە شتی کە هەیە لە مەدای درێژخایەنەکە خەزنی کردو کەواتە ئەمەش بابەتی تەوەتر و نەبوونی تەرکیز و پرۆفسەر دوو جۆرە نامی هەندێکیان لەم یاریانە ئەوەنە زیرەکە مێشکان ئەوەندە باش بەکاردێنن ڕەنگە لە سعیکردنەکەی وان نەبێت ئەمەیان چییە قسەکە جەنابەت توانە و تاقی بەڵێ قسەکەی جەنابەت زۆر تەواوە لە کاتێکە نەگەشت بێتە مەرحەلەی ئالوودەبوون یعنی بە شێوازێکی هەدەفێکی هەیە کە لە داهاتووە ببێ بە مهندسێکی ئەلەکترۆنیات ببێ بە کەسێکی ئەملاق لە مەجای دروستکردنی یاری ئەمە بە شێوەیەکی تێکو چۆن یەکێڵە من کە تەخەڕۆجم کردیان کە تەواوم کرد ماجستێم کتێبێک تەلیفەکەم لە بواری بۆ نمونە زانستا لە بواری جوغرافیا لە ئامانجەکەوێتە خوێندنەوە لەو بوارەیەوە هەشمانە یعنی لە ئەم کەسانە دواتر کێشەی چیمان بۆ دروستەکە مەسلەی قەڵەوی بیرمان نەچێ ئێمە هەموو سیستمی لەشمان بریتە لە ڕژێنەکانە ئازمانەیاتێک کە تۆ دڵە ڕاوچێت لا دروست بێ لە ڕێی ئەوەی کە هەست بە برسێتی بکەیان هەست بە برسێتی نەکەی ئەمە هەمووی کاری ڕژێنەکانە ئێمە ڕژێنی دۆپامین کە کار لەسەر چیەکە دڵخۆشی ئەم مناڵە لە هەموو پلەیەکی یاریەکانە هەست بە دڵخۆشیەکە ئەو ڕژێنە ئەڕژێت ئەو ئەڕژێت و هەست بە ئارامیەکەکە یعنی ئێمە توانین تەشبیهەکەینەکە یەکێک کە جگەرە ئەکێشێ تا مەفعولی نیکۆتینەکە لە هینابێت ئەو ڕژێنە کە ئەڕژێ هەست بە ئارامیەک و هینێکە کات بۆ ماوەیەکی کاتی دوای جگەرێکی کە داگیرسیانی ئەمیش ئەو ئارامی پێ ئەبەخشێ هەمیشە ئاسوودەیە ئەکتیڤە چیە کات تەسیرە کاتە سەر ڕژێنەکانی کە و مێشکیش ئەمەنە جەنجاڵە ئەمەنە مەژغوڵە ئاگای لە کات نامێنێ چیەکە هەست بە برسێتیەکە ئەبینی هەمیشاتر ئەمە چ بسەخوامە بپسیە خوامە نەستەلاخوا برسیە بێ ڕێستێک وەرەگرێ هەست بە تێریش ناکە کاتێک ئاوڕێاتەوە ئەم هەموو ئەکتیڤیتیەش وەرەگرێ و ئەم هەموو شیرینیە وەرەگرێ ئەم هەموو خۆراکە تاقەیە وەرەگرێ ئەبینی چی لە دەستەیە خەویش لە دەستەیە بۆ لە بەروی مێشک مەژغوڵی جارێ خاو نەبۆتەوە لە وریابوونایە و خەریکی هەزمکردنی خۆراکە ئەم کەسە کاتێک ئاوڕێاتەوە بەجەستە ماندووە هەتا خەوی لێکەوێت و فایلەکانی ڕێکە خامێشک ئەبێ نیوەی شەو لا ئايات ببێت 4 و 5 بەیانی و خەوی لێ نەکەوتووە بەیانیش بە زۆر هەڵێسێن بیگەن بچێتە مەکتەب کەواتە ئەمە ستێپ بای ستێپ قەڵەوی یەکسەر دروست نابێ کە ئەم مناڵە قەڵەو بوو هەست بکە بەرەو ئالوودەبوون چوو ئەوە یەکێک لە هێماکان چونکە مناڵ هەروە بە ئاسانی بەشی خۆی جوڵەی هەیە تەمەنەکانش دەورە بینێ خصوصا ئەگەر فترەی مراهقی بێ ئەوە عادەتەن هەر خمولێک دروستە بێ بەهۆی باری سایکۆلۆجی و فسیۆلۆجی خۆیەوە اینجا ئەگەر یەکێک قیادەیکە ئەویش کە جانب ئەلکترۆنیەکەیە یاری ئەلکترۆنیەکانە خۆی هەر کەم جوڵە ئەبێت بەروی تاقی کەمە بێتەوە هەموو کاتەکەشی بۆ بەخشیوە و هۆرمۆناتەکانی هەمووی تێگەیە کەماڵی شام بکات بەڵێ بە دڵنیایی مناڵی جاران زۆرەتیاری بێتەوە فڵانشتم بۆ بێنە فیسار شد بەس ئێستا بەهۆی ئایپادەکەەوە تووڕەشە بنی کاتێکە داوای شتێکیان لە ئەەکەی بەدەر لەوەی ئەزەماڵیش بوون تووڕەشە بن لەگەڵ ئەزانی بۆچی تووڕابێ لەبەرەوەی تۆ لە ناو گەرمەی یاریایە تۆ هەڵی ئەسێنی یاریەکەی معڕەزە بۆی کە بدۆڕێ پێ دەڵم تووشی تونموتیژیە بێت و زۆر و حاڵەتیشمان بیستۆ بینیویشمان لەوانێ حاڵاتیانش هەموو بزانن کە کەسان دوای یاری و تۆڕەبوون و دۆڕاندنی چەند جار لەسەریەک دەستی چۆتە براکەی کە عزیەتی یاوە یعنی کە خێزانی کوشتووە دەستیاوتە تفەنگ و لە هەمان کاتە بەڵێ شتە باشەکان هەڵناگرن شتە خراپەکان بۆ نمونە تیژڕەوی لە سیاقەتە مە هەمووی چەسپە بێ لە مێشکە تەبع بێتەوە و ئاوێنە عەکسە بێتەوە بەسەر کردداری ڕۆژانەیە ئەبینی تیژڕەوی لە لێخڕینە کارەسات دروستەکە لە کۆمەلگای بە تایبەتی ئێمە و لە هەمان کاتە مەسەلەی تەقەکردن و ئەم بابەتە شتێکی زۆر ئاسایی ئەبینی گەنجێکە ئەڕوا بە ڕێگا و چەکێکی پێیە
کەمە بە دڵنیایی ئەمامە کێشە بۆ کۆمەلگا دروستەکە خۆ هەر بهینەکەشی بێ ئەو لەوانێ بەکاریشی نهێنێ بەس هەر بۆ جوانی و بووە بە کوشتێن ئەو یاریانە عکس بۆتەوە بەسەر تایپی مێشتیا و سایکۆلۆژی لەشی ئینسانەکە. پرۆفێسۆر باس لە شتێک کەوتت کە منداڵەکە بەرەو قەڵەوبوون ڕۆژی ترە بێ دایکەوە تێبگات کە منداڵەکە ئالوودە بووە. ئەی سەعاتەکانی مانەوە ستاندارێک هەیە بۆ نەتەوە بڵێ لە ڕۆژێکدا دەبێت ئەوەندە بکەم من پێم خۆشحاڵی من پرسیارم بیتەوە بابەتێکێ بە ئەو بابەتە بخێنینەوە بۆ بینەرانمان هەر پەیوەندی بەم بابەتەوەی ئێستا چین سنوورداری کردووە ئەو بابەتە بخێنینەوە دواتر وەڵامی ئەو بابەتەمان بیتەوە چین بۆی کە هەرزەکاران و گەنجان وا لێ بکات کە ئیتر دەبێت لە هەفتەیەکدا لە 3 کاتژمێر زیاتر یاساغەواتە کردی بە یاسا با دیمانەکان ببینین زانیاری زیاتریش خەینە ڕوو بزانین چین دەوێت بەم یاسایە چی لە مناڵکە گۆڕانکاری لە بیرکردنەوەی مناڵا بکات بەتابری لە جوڵایی کەم جوڵایی کە میتوانای فیزیکی بیرکردنەوەی دەچینە چین با دیمانەکان ببینین و زانیاریشە خەینە ڕوو. کاتی یاریکردنی گەنجان و هەرزەکارانیان لەسەر ڤیدیۆ گەیمەکان بە تایبەتی گەیمە ئۆنلاینەکان بۆ 1 ساعت لە پشووی کۆتایی هەفتە سنووردار کردووە. بەگشتی بەپێی ئەو ڕێسانیوەی بەکارهێنانی ڤیدیۆ گەیمەکان لەلایەن گەنجانەوە سنووردار دەکرێت و گەنجان و هەرزەکاران لە هەفتەیەکدا بە تەنها بۆیان هەیە 3 ساعت ڤیدیۆ گەیم بەکاربێنن واتە لە 1 هەفتەیە تەنها 3 ساعت. زۆر باشە جا ئاری ئەڵێ ڕێسانوەیەکان لە سەرەتای ئەم مانگەوە چوونە بواری جێبەجێکردنەوە بەپێی ئەو ڕێسایانە مناڵان و هەرزەکاران بۆیان نییە لە هەفتەیەکدا زیاتر لە 3 ساعت ڤیدیۆ گەیمەکان بەکاربهێنن ئەوەش لە پێناو پاراستنی سەلامەتی دەرونی و جەستەیی مناڵان. لە چین دامەزراوەیەک هەیە پێی دەوترێ ئۆنلاین گەیم ڕیگولیتەر کە بەناو ڕێنماییەکانی نوێ بڵاو دەکاتەوە سەبارەت بۆ ستاندارانەی کە بۆ سەلامەتی مناڵان لە کاتی یاریە ئۆنلاینەکانە پەیڕەو دەکرێت. پێشتریش ڕێگە بۆ مناڵانە ئەدرا کە تەمەنیان لە 18 ساڵەوەی کە لە ڕۆژێکدا 90 خولەک ڤیدیۆ گەیمی ئۆنلاین ئەنجام بدەن و لە پشی کۆتایی هەفتەشدا مافیەوەیان هەبوو کە 3 ساعت ڤیدیۆ گەیم بکەن بەڵام ئێستا و کاتە تەنها بۆ 3 ساعت لە هەفتەیەکدا سنووردار کرا. چین چاودێری چ ڕووردی کۆمپانیای ڤیدیۆ گەیمەکان دەکات بۆی ڕێگە بە منداڵان نەدەن کە لەو 3 ساعتە زیاتر ڤیدیۆ گەیم بکەن واتە چاودێری خستوتە سەر ئەو کۆمپانیانی کە کۆمپانی بواری ئینتەرنێتن و ئەشزانێکی لەو 3 ساعتە زیاتر ڤیدیۆ گەیمی کردو لە ماڵێکدا ئەنجام دراوە. لە چین لەم ساڵانەی ڕابردوودا چەندین راپۆرتی زانستی هەبوون کە باسییان لەوە کردووە کە ئالوودەبوونی منداڵ بە ڤیدیۆ گەیمەکان زۆر زیادی کردووە بە پێی داتەکانی ساڵی 2018 لە هەر هەرزەکاریشی ئەو وڵاتەیەکیان خۆی بە ڤیدیۆ گەیمەکانەوە گرتووە خۆی گرتووە بە تاوەتی و دایکان و باوکان بە گەرمی پێشوازیش لەم بڕیارە دەکەن و دەڵێن زۆر گرنگە کە منداڵان لە خۆگرتن بە ڤیدیۆ گەیمەکان پارێزراو بن و دوور بن. هەندێک لە کۆمپانیەکان بۆ ڕێگریکردن لەوەی کە منداڵان زۆر لەسەر ڤیدیۆ گەیمەکان نەمێنێتەوە تەکنیکی ناسینەوەی ڕوخسار بەکاردەهێنن. ڕێکخراوی تەندروستی جیهانی چەندین جار هۆشداری داوە لەوەی کە ڤیدیۆ گەیمەکان هەڕەشە لەسەر تەندروستی دەرونی و جەستەیی مناڵان دروست دەکەن و نابێ بێ سنوور و کۆت و بەند لەلایەن مناڵانەوە بەکاربهێنرێت. سنووردارکردن و بەکارهێنانی ڤیدیۆ گەیمەکان لە چین بەشێکە لە استراتیژی چین شی جینپینگی سەرۆکی ئەو وڵاتە کە دەیەوێت بۆ پاراستنی گەنجان لە خوگرتن بە ڤیدیۆ گەیمەکانەوە پەیڕەوی بکات. سەرۆکی چین لە چەندین بۆ نەداوتوێتی کە چین پێویستی بنەوەیەکی سەلامەت و تەندروست هەیە کە داهاتووی ئەو وڵاتە بگرنە دەست. ئەمە چی؟ پرۆفیسۆر قسەت چیە لەسەرانەڵە لە هەفتەیەکدا تەنها 3 کاتژمێر پێت وانی ئێمەش پێویستمان بۆیە ئێستا لە کوردستانە؟ زۆر ڕاستە تەبان لەکوتم ئێستا ئەوان هەموو کتێبەکانیشیان هەر ئەلەکترۆنیە یعنی زیاتر ئەو ڕنگانەوەی خوێندنەی ئەوانیش کە زیادە بۆ مێشتیان بۆیە کردوانە بە 3 ساعت ئەگینا ساوکو بناڵی ئێمە کە چێتە مەکتەب مۆبایلی پێنیە لام وای هەر مەمنوعیشە ئەو چەند خولەکە کە دوورەکەوێت و تا ڕادەیەک فەرقەکە لەگە وڵاتێکی پێشکەوتوی هەبوو یابان و سین و ئەوانە ئێمە دائیمەن ئەڵێن ئەگەر ڕۆی ئۆکو پاداشتێک بۆ ماوەی سەعاتێک وە خۆت بەرنامەکەی بۆ هەڵبژێری
ئیتەمەنەکەی ئەو ئەچێ پۆبجیەکە مناڵێکی 5 ساڵیە ئەمە کێشە دروستەکە ئەو تونند و تیژەی یا دروستە بێ بەڵام وڵاتێکی وەکو چین کە باسیەکات کە کێشەکە لەو بارە دەرونیەکان کە ئەم کەسە تووشی ئینتەوایەتە بێواتە تووشی باری نائارامی دەرونی ئەبێت دووری خاتۆ لە کێشە کۆمەڵایەت لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە ئەمە دایک و باوک زۆر پێوەی ئەناڵێنێ و تەنانەت ئەوان کە ئەگەڕێنەوە خوێندنەکەشان هەر لەسەر ئایپادەکەیە یعنی خوێنێت و بە دوای سەرچاوەکان ئەگەڕێت تا ڕادێ بەڵام ئەوان ئێستا عکسێکەنەوە ئەو 3 سەعاتە بەکارهێنانی مەسەن یاریەکان یاریە جۆراوجەکەم هەفتەی 3 سەعات بۆ ڕفرێش بوونەوە و هەرچەند ئەوان وەسائلیشیان زۆر لەوانێ باس نەکرابێت لە ناو مەکتەبە لە ناو قوتابخانەکانیان بەرنامەی میوزیکیان هەیە بەرنامەی وەرزشی یعنی درێژخایانیان هەیە بەرنامە ینی مانەوەیان لەوێ ڕفرێشکردنەوەی تەلەبەکەی یعنی زۆرشتی پێشکەوتویان هەیە بەڵام ئێمە ئەوانەمان نییە و ئێستا سەرچاوە زانستیەکان لەسەر ئاستی عالەمی عەرەبیە ئەڵێ لە هەفتەیەکان 9 سەعات ئەو پەڕی 9 سەعاتەکەش ئەگەر دابەشی هەفتەکەی بکەی تۆ ئەتوانی بۆ نمونە جمعانی لێ دەرکەی جمعان ئەسڵەن نەیەیتێ بۆ لە بەرەوەی لە ناو خێزان نابێت بچنە دەرەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دروستکەنەوە ئێستا گەنج مناڵ هەیە لەوانەیە ناوی پور و خاڵەکانی لێ تێکچێ بەهۆی ئەوەی کە ئەوەنە دانەنیشتووە لەگەڵیانە ئەمەش دایکیش و باوکیش دافع باسمان کردمان ئێستا منداڵەوەنە دوورەخرێتەوە لە خزمەت بەداخەوە بۆیە وڵای پرۆفسۆر باسی شتێکی کەشکەن ئێستا منداڵ لە نێو ئۆتۆمبیلیشدا داواکە ئەویان زیانی تەندروستیی هەیە لە ڕووی چۆن ئێستا منداڵ لە نێو ئۆتۆمبیلیشدا داواکە موبایلی پێ سەری خوارد ئەمە ئەبێ ئێستا کۆنتترۆل کرێ لەوەی کە گەورە بوو کار لە کار بترازێ ئێستا دیراسات کراوە مناڵی کە دوورە پەرێزە بێ یاخود پێڵێن نوعێکە لە تەوەحود یعنی گۆشەگیری خۆی تەوەحود نەخۆشیە بەڵام ئەڵێ بەرەو ئەوەشیە ئەگەر لە مناڵیەوە کۆنتترۆلی نەکەی هەچ کاتێک مناڵ هەموو شتێک هەموو ئێستا تۆگەر داوای نەستەلەش لێ بکە ڕۆژی 4-5 جار لێ داواکە خۆت نایەیتێ ئەتوانی ئایپادەکەش یاخود یاریەکانیشی لە مەحروم بکەی با جارێ ئەگری دوو جارەگری بێتاقەتەوێت دوای ئەزانێت کە شتەکە ببە سنووردار هەموو شتێ لە بواری پەروەردەی ئەتوانی سون بەڵام ئێمە بەداخەوە بۆ ئەم کێشەیەمان بۆ دروست بوو لەبەروی ئەم شۆڕشتە زانستیە تەکنەلۆژیە زۆر کتوپڕ هاتە ناو کۆمەڵگامان کەس خۆی چاوەڕیانی ئەو شتە ناگرە هەمومان لامان خۆش بوو ئەو شتە بەڵام کێ بە باشی بەکاری هێنا کێ بە خراپی بەکاری هێنا تۆ گەسام باسی مناڵێکەکەین کە ئەچێ بەرەو ئالوودەبوون ئەچێ بەرەو لەبەروی ئارام بەخشە بەڵام ئێستا خێزانیش ئەبینێت لە ناو یەکە بە ڕۆژ لە دەوامن شەوانی شەر دوورە پەرێزن هەرێکی و خەریکی مۆبایلەکەیەتی خێزانەکە خۆی هاان دەربێ بۆی لەوانێ من کێشەیەکم هەبێ لە ماڵ و حەزکەم لەگەڵ هاوسەرەکەما باسیکەم ئەو ئەمەنە مەشغوڵیە بێ بەڵێ جێی لێمە بەڵام لەوانێ ئاگای لە کێشەکەم نەبێ و بە عەکسیشەوە لەوانێ شتێک هەبێ من پرسوڕایە بکەم ئەمە کو نمونەیەک خێزانەکەم ئەڵێ توا باسی شتیوات کردووە بۆ نمونە حاڵەتێتە بەردەممان ئەڵێ کە بۆشی باسەکەی لاوەکی وەریەگرێت کەوتم لە قەریب المەدا خەزنیەکە ناچێتە بەعید المەداوە بۆ لەبەری مەبەستی یاریەکە مەبەستە ئەمە کارەساتە ئەم کەسەش خصوصا ئەگەر ئامادە نەبێ بۆ ئەوە خصوصا دوای 40 ساڵی ئەگەر ئامادە نەبێ بۆ ئەو مەبەستە ئەڵێ خانەکانی مێشک لە باتی ئەکتیڤی کاتەوە چکون ماندوویەکە و ئامادە نییە بۆ ئەمە لاوازیەکە زۆر تەرکیزی مەسەلەن زاکری زعیفە بێت شتی بیرە چێتەوە دکتۆر با ئێستا بینە سەرکە ئالوودەبوونەکە یعنی مناڵ لە چەند سەعات ئەگەر ئەم گەیمانە بەکاربێنە ئالوودە بووە و لەکە ئیتر مەترسیدارە پێویستەکە دایکان و باوکان ئیتر ئاگاداری ئەو وەزع بن ئیتر ئەیبەنە لای کەسێک کە چارەسەری بۆ بکە یاخود خۆیان چارەسەری بۆ ئەوکەن ئەمانەکە دیسان تەمەنەکان فەرقەکە ئەگەر لە مناڵیەوە بێ خۆ پێشم بڕیت یەکسەر بچینە ئەوەش ڕاهێنانی تەندروستی چەند زۆر گرنگە ینی ئەمە زۆر مهمە کە ئێمە ئەو مناڵە لە باتێ ئەکتیڤیتی کە ئیکا لە ناو یاریە گەیمینەکانە ئەتوانی بیبێتە پارکێکەوە ئەتوانی خۆت وەکو خێزان یاری هەیە خێزان یاریەکە دایک و باوک و ئەمانە یەک ئاگای لێتی دوو بەحەی قسەی لەگەڵەکە و دوو تەفاعلی و سێ ئەم کەسە کە زانی من دایک و باوکم لێم نزیکە بێتەوە بە قسەشیانەکەم بۆ لەبەرەوەی کە من زانم خۆشی حەزی لێت منیش حەزم کاتە لە مەسلحەتی منایە جورعەکانی کە ئەمماتێ بە قسەیەکە لە کاتی تەمەنی مراهقیە با بڵین کە گەشتە و تەمەنە ماڵم قورسە بێت فێربوون یعنی ئەم کەسە پێویستەکە
لە ڕێی ڕێنمایی مامۆستاوە غێری خێزان چون خێزان تازە توانایی ناشکێتەوە بەسەریە چێکم تازە ڕۆی مەسەلەیە بەڵام ئەو گەنجە ئەتوانی خۆی کە هەست بەواکە کە کێشی زیای کرد کە زانی دوور کەوتۆ لە ناو خێزان چکمتر مراهق پێویستی بە لێدانی زەنگێتی کە ئەوریای کەیتەوە پێویستەکە کەیەکی ڕێنوەی پەروەردەیی زۆر مهمە دکتۆرێکی نەفسانی چێکم ئەزانی ئەم کەسە خۆی نییە زۆر جار هەیە لە لاوەعیەوە حرەکەکە لە لاوەعیەوە قسەی ناشرین و نەشیاوەکە بە تایبەتی کە ئەچنە ناو گروپەکانەوە هاوزمانی خۆی بێ غێری هاوزمانی خۆی بێ یاری هەیە لە گروپاری نازانی ڕوبەڕووی کێ بێت و ئەم کەسە قسە و جنێودان ڕێزم هەیە جنێودانی تیا هەیە ئەم کەسە وەری ئەگرێ وەکو لاقیتا یان بە شتێکی نۆرماڵی ئەزانێت کەواتە فێربوونی پەروەردە دوور لە دایک و باوک لەناو ئەو با بڵین ئەو ئیتارە بەبێ ئەوەی کە ئێمە ئاگامان لێ بێ بەبێ نازانین چی ئەکا و چی ئەڵێ و چی ناڵێ ئەمە کێشە بۆ لە داهاتووە دروستەکە دیسان ئێڵم هەموو ئینسانێک حەز ئەکە ئارام بێت ئەوە ئارام بەخشە بۆ من کاتەوە ئەڕۆم لەگەڵیا هەتا گەمە مەرحەلی ئیدمان کە لێم بڕا تووشی حاڵەتی هستریا ئەبێت تووشی تهدید مەکە لە ناچمەوە بۆ مەکتەب تهدید مەکە من ناچم بۆ لەگەڵتان بۆ پەیوەندیە کۆمەڵایەتەکان ئەمانە هەمووی کێشە بۆ دروستەکە ئەبێت مامۆستای خۆی یان ئتر دەرەوەی خێزان ئەبێت داخەڵ بێ یان پسپۆڕی دەرونی یان دکتۆری تایبەت بۆ مەسەلەیە بەڵام هەر قورسیش نییە من پێت ئەڵێم کەسانی بە تەمەنیش ئێستا ئالوودەن ئەمە کێشەکەیە بۆ لەبەری ئەسڵەن ئەو هەر زۆر بە هەڵە بەکار هاتووە بەکاری هێناوە ئێستا من زۆر حاڵەت بۆ نمونە من متابعی وەکو نمونەیەکەی هێنمەوە متابعی حەڵقەیەکەکەم لەویان نایبین مەچمە سەر مۆبایلەکە سیرەکەم کاتی ڕامەکێشە حەڵقەی دووەم سیرەکەم سێم سیرەکەم چوارم سیرەکەم ڕامەکێشێ کاتێ بینم جوڵەکەم لە دەستداوە بە شێوازێکی تەندروست من ئەم مناڵانە وان لێیە کەم جوڵە ئەبن وان لێ ماسوولکیانە پوکێتەوە وان لێ کە لە داهاتووە کە شەهادەشە هێنن نە دکتۆرێکی سەرکەوتویان لێ لە بەرەوەی توانە جستەکانیان لە دەستداوە توانە عقلەکەشیان عقلی مەبەستم توانە زەهنیەکەیان لە دەستداوە زیرەکێکە وهروە نە مامۆستایەکی سەرکەوتووە بن یعنی لە بوارەکانە بۆ لە بەرەوەی جنستەیەکی تەندروستیان نییە لە دەستی ئێن کەواتە ئێمە لەگەڵ یاریەکانە ئەتوانین وەرزشیشیان پێ بکەین وەرزش چیەکات ڕفرێشەکاتەوە زەهرەکانی لەشی پاکەکاتەوە خانەکان دروستەکاتەوانی کە لە ناوچووە بە تایبەتێگە تەمەنی مناڵ بوو دوو ئەتوانین وای لێ بکەینکەوە ئەمەی کە عزیێتی یاوە لە ڕێی وەرزشکردنەوە چی لێکە کەسێکی تەندروست و ماسوولکەکانی دروستە بێتەوە زیرەکیەکەی دروستە بێتەوە خۆشەویستەکەشی دروستە بێتەوە ناو کۆمەڵگایە دەست و چاو خۆش من فەرەش پسپۆڕی تەندروستی وەرزشی زۆر سپاس بەڕهێنانی وەرزشی ئەمانە وەکو پرۆفسۆر باسی کرد ئەگەڕێنەوە بۆ ژیانە سادە و دروستەکەی کە مرۆڤێک دروست بووە مژدەتانە دێنێ لە ئایندێکی زۆر نزیکە هەر لە ڕێگەی پرۆفسۆرەوە ئەم کۆمەڵک ڕایەنان تایبەت بە منداڵیشی بێگومان تێدایە لەگەڵتان دەبێت لە ڕۆژێکی نوێەوە وەکو بەڕگەیەکی نوێی پرۆگرامی ڕۆژێکی نەبارێرەوە کەشفمان کرد هاشکرامان کرد باشە دووبارە دەستە خۆش بێ پرۆفسۆر سپاس